بە دوای بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا لە هەموو جیهان شارەکەی ئێمەش بەدەر نەبوو لەو پەتایە دیارە وەکو مەڵبەندی شانزێ ڕێخستنی حەمرین چەند هەڵمەتێکمان هەبوو لە ڕابردوودا بۆ دەرمانڕێژی و بۆ هاوکاری ئەو شوێنانەی کە پێویستی پێ بۆ کە نەخۆشەکانی لێ بخەوێنرێ. دوایین هەڵمەتیشمان دابینکردنی 35 بوتڵی ئۆکسسیجینە بۆ ئەو نەخۆشانەی کە پێویستیان پێیەتی و هەندێک جار ئەو نەخۆشانە لە ماڵ بوتڵەکان بەکارەهێنن. ئێمە ئەو بوتڵانەمان دابین کردەوە وەکو مەڵبەندی شانزێ حەمرین لەسەر ئەرکی مەڵبەند و چەند هەواڵێکی خەڵکی شاری دووسخورماتوو لە شاری سلێمانی بەو ئەرگە هەڵساون بۆ خزمەتی خەڵکی شاری دووسخورماتوو و خزمەتی شارەکە مەبەستمانە و تەندروستی شارەکە بەلامانەوە گرنگە بۆ خزمەتی خەڵکی ئەم شارە. سپاسی هەواڵ لە پرسراوی مەڵبەند و کەسایەتی و سەرمایەدارەکان و خێرخوازانەکەم کە لە شاری سلێمانی کۆمەڵێک هاوکاری و پێداویستی پزیشکیان گەیاندوتە نەخۆشخانەکانی دووسخورماتوو و دیارە لەم کاتەدا ئەم پێداویستیانە بۆ خۆی زەرورەتێکی حتمیە چونکە ڕۆژانە حاڵەتی کۆرۆنا لە شاری دووسخورماتوو تۆمارەکرێ و یەکێ لەو پێداویستیانەی ئەوەی کە زۆر زەرور بێ بۆ شاری دووسخورماتوو ئەوەیە کە ئۆکسسیجینە و بوتڵی ئۆکسسیجین 35 بوتڵی ئۆکسسیجینیان دابین کردووە و 35 منەظەمەیان دابین کردووە و عەدەدێکی باش لە جیازی ئۆکسیمیتەر و جیازی زەختیان دابین کردووە. دیارە ئەمە بۆ خۆی جێی دەستخۆشیە